2023 هەر چەندە ساڵێکی بڕێک تەنگ و چەڵەم و باری ئابووری ژیانی خەڵکی کوردستانی تێدا بوو. ئومێدەوارین ساڵی داهاتوو ساڵی 2024 ببێتە مەرهەمی سارشکردنی برینەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان، ئەویش بە زیندووکردنەوەی ڕێفراندۆم و وەدیهێنانی ئامانجە مافەنەتەوایەتیەکانی گەلی کورد لە کوردستان و گەلە چاوساوەکەمان بکەویتە خۆشحاڵی و هەبوونی و گەشاوتر بێ ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ساڵی 2023 ساڵێکی پڕ لە چێشمی سیاسی بوو، پڕ بوو لە قەیران و لە گرفت. وەکو شەخص بۆم ساڵێکی باش بوو و هیوادارم بەگشتی ساڵی داهاتوو ساڵی 2024 پڕ بێت لە خێر و خۆشی بۆ ملەتی کورد و ئەو قەیران و کێشە و گرفتانەی کە هەبوون تێپەڕێ و هیوادارم حکوومەتی هەرێم زیاتر گرنگی بە خزمەتگوزاری بدە و گرنگی بە پرۆژە و ڕێگاوبان بدە و گرفتی کارە باش کە هەیە چارەسەر ببێ و گرفتی موچە کە گرفتێکی سەرەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئینشاءالله لە ساڵی 2024 چارەسەر دەبێت ئەو گرفتە نامێنێ. ساڵێکی بە خێر و پیت و بەرەکەت بێ و ساڵی 2023 ساڵێکی بە خێر و بەرەکەت بێ بۆ ملەتی کورد و داوا ئەکەین ملەتی کورد هەموو یەک دیگر بیت و داوا ئەکەین خێر و بەرەکەت و خۆشی و پرۆژە و ئاوادانکردنەوە بکەوتە ناو شارەکان و مامۆستایانش وانە بێژانیش دام مەزرێن بەگشتی بە عامی کوردستان داوا لە سەرۆکایەتی ئەنجومەن ویجیرانکەن، داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین پشتەوان بەخوای گەورە پرۆژەکان و دامەزراندن زایدەن ئاوادانکردنەوەی کوردستان بکرێت و ئاویش بۆ دۆڵی ئاکویان دەربچیت و بە نعێ ناو بردرێت. بەنسبەت سەری ساڵی نوێ یاخود کۆتایی ساڵ کەمە دوو دەستەواژێ لە زۆربەی وڵاتان هەردووشیان بەکار دێ، بەڵام ئەتوانی بڵین دەستپێکی ساڵی نوێ. لێرەدا گرنگترین شت ئینسان ئەوەیە کە بزانی ڕاستە ژماری ساڵەکان بەرەو هەڵکشانەچێ و تەمەنی مرۆڤەکانیش بەرەو هەڵکشانەچێ، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێمە بتوانین ئەو ئەزمونانی کە لە ساڵی ڕابردوو هەمان بووە بتوانین ئەو خاڵە لاوازانی هەمان بوو بەهێزیان بکەین و ئەو خاڵە بەهێزانی کە هەشمان بووە بەهێزتریان بکەین. کەواتە لێرەدا ئەزمون و پلان ڕۆڵی سەرەکی ئەبینن و بەنسبەت ئەگە بە شێوازێکی عامیش باس لە ساڵ 2023 بکەین، ئێمە کۆمەڵێک کەم و کوڕیمان هەبووە، کۆمەڵێک کێشەی مەسائلی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیمان هەبووە، بەو هیوایان لە ساڵی ئایندەدا بتوانین ئەو کێشانە بنەبڕ بکرێن و ئابووری کوردستان و پرۆسەی بەرهەمهێنانی کوردستان بەرەو قۆناغێکی باشتر و پێشکەوتتر بچێت. ساڵی 2023 بۆ سۆران بەعام ساڵێکی نەخۆش بوو، جارێ لەو ئاخیرانش بۆی ئەو ئاگرەوە 14 نەفەرن لە دەستدان. ئینشاڵڵا بەس 2024 ئەبیتە مای دڵخۆشکەری هەموو کوردستان، ئینشاڵڵا بەرەو خۆشیەچین و مەعاشەکەش دەبێ یەکجاری. ساڵی 2023 بەنسبەتە من ساڵێکی لۆ من خراپ نەبوو، ساڵێکی باش بوو بەنسبەتە خۆم، بەنسبەت خەڵکی لە هەندێک کەس لەوانەیە خراپیشتی نەخۆشی تێدابی، بەسە من خوێندکارم پۆلی 12مە، یعنی هەو ساڵ لە دەڤەرەکەیمە خوێندن پرۆسە بە باشی بەڕێوە چوو، یعنی ئەمە زەرمەند نەبووین. ئەوە ئامانجیمیش ئەوەیە لە 2023 بۆ 2024 یعنی خوێندنە باش بخوێنم بۆی دەرەجەکی باش بینم سەرکەوتوو بم، ینی 12 ساڵە خوێندیتم هەوڵەکەم بە فیڕۆ نەچیت، ئەوە لۆ ئەوەی کولیەکی باش ئامانجێکی باشم بەدەست بینم. هیوادارم ساڵی 2024 ساڵێکی پڕ خێر و بەرەکەت بۆ گشت هاوڵاتیان، بەڵام هیواداری ئەوەشم کە خۆم قوتابیم هیوادارم ئەوە خوێندکارەکانی هەر سنوورێک کە دەوامیان بایکۆتیان کردووە هیوادارم شتێکیان بۆ بکرێت کە هەم ساڵەکە لەوان نەفەوتێ و بە هەدەر نەچێت، هەم ئێمەش زەرمەند نەبین و هەروەها هیوادارم گشت قوتابیەکان دەرچن و ساڵێک خۆش بێ بۆ هەمویان. هەر ساڵێک کە دێت تەمەنێکە کە ئەو تەمەنەی بە زەمانێکی دوور و درێژدا تێپەڕبوونی هەیە، ئیتر هەمیشە زاناکان لەسەرەوەی کۆکن بەوەی کە ئەو تەمەنەی مرۆڤ کە پێدا تێپەڕ ئەبین پڕە لە ڕووداوگەلێک بە خۆش و ناخۆشی تر ژیانە بەو شێوازەیە کە ئەگەر بە ڕووی ئەقڵ و هۆشمەندی و توانایەوە لێبڕوانین ئیتر سەرکەوین بەسەر هەموو تەنگ و چەڵەمەکاندا و بە پەیژە حیساب بکەین بۆ سەرکەوتنەکان هەموو ڕووداوە ناخۆشەکانیش سەرکەوتنی مرۆڤەکانە. بەڵام ئەگەر بەهۆی ئەوەی کە وامان لێ بکاتن کە لە توانامان بێخیت و بەبیرکردنەوەیکی زیرەکانی زانستانە پێدا تێپەڕ نەبین،
هەموو ڕووداوگەلەکانی ناخۆش ئەبنە هۆی شکستی گەورەی مرۆڤەکان. ئیتر 2023 بە ڕووداوگەلێکدا تێپەڕیا یەکێک لە ڕووداوە ناخۆشەکانی ئەوەیە کە وڵاتی ئێمە زیاتری هەمووی موچەخۆرە و گرفتێکی هەرە گەورەیە ئەو بێموچەیە ئەو بێپارەیی کە شار و بازارش تێدا گرفتدارە بیتن چونکە ئەو موچەیە دەورانە کاتن و خەڵک ئەتوانی بژێوی ژانی خۆی تێدا دابین کاتن بە تایبەتی فەرمانبەران تووشی گرفتبووینەوە لەو بابەتەی کە ئەوەی بە شێوەی قەرداری و نازانم کرێ و هەموو ئەو بابەتانە ئەوەی کە ئاوەتەکانمان بڵێ کۆمەڵێک ئاواتمان هەبی هەموو مرۆڤێکی پڕمەحریفە ئەبێ کۆمەڵێک ئاوات لە خۆ بگریتن بۆ ئەوەی بتوانی بە زانیاریی دروست بە عەقڵێکی هۆشمەندانە ژیان کاتن لە دنیادا بۆ ئەوەی سەربەرزانە بژیتن هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی مەحنەویوە کەواتە 2024ش کە دێتن هیوای ئەوە ئەخوازین 2024 یەکەم جار ببیتە هۆی خۆشی ژیان بۆ هەموو گەلی کورد و تەبایەکی گەلی کورد و چونکە ژیانی دروست چ لە ماڵێکدا کە گروپێکە لە تاکە کەسێکدا بۆ گروپێک لە گروپێک بۆ کۆمەلگا ئەوەیە کە تەبایی ژیان دروستکردنە بۆ خۆشی ژینکردن ئیتر ئەمە ئەوەیە بینینەوە کە چاوەڕێین لە کۆی ئەحزابەکانی کوردستان لە کۆی دنیاش کۆمەلگا بە ئاشتی ژیان بەڕێ بکاتن ئیتر ئەوە داوای ئێمەیە بۆی ئەو وەزع ناخۆشەی کە مەسەلەی مادەش لە مەسەلەی موچەی کە لەگەڵ بەغدا ئیشاڵا ڕێکەوتنەی باشە بیتن ئەو گرفتەشمان لە کۆڵە بیتەوە والله ساڵەکان بەنسبەتەن گۆڕین ڕقەمە تەنها جیاوازەکەی ئەوە بوو لە 2023 پرۆژەیەک یەک لە پرۆژەکان ئەوە پرۆژێک ئەحمەد بە پرۆژەیەک هەساب پرۆژەی دروستکردنی تابوت لە قەزای خەلیفان دەستی خێرخوازان و خۆبەخشان خۆش بێت کە بەهانای ئەو پرۆژێ هاتن و سەرەتا ئەمە بیرۆکەمان ئەوە بوو تەنها لە قەزای خەلیفان بێ بەڵام دواتر تەشەنەی کرد و خێرخوازان بەهانە ئەو پرۆژەوە هاتن و تابوتەکانمان بۆ قەزای خەلیفان تەواوی قەزای خەلیفان بە گوندەکانەوە دروست کردووە هەتا قەزای هەریرشی گرتەوەەوە حاجۆمەران و چۆمان و ڕواندز و چەند شوێنێکی ترش لە بەنسبەت ساڵی 2024 هیوادارین چەند پرۆژێک جێبەجێ بکرین یەک لە پرۆژەکانی کە عەفوەن لەسەر ئیدیسێ بە ئەوەش بریم ئەو دووسایدی سپیلی غەلیفان ئەوش تاڕادەیەکی باشە ئەو جەنجاڵی ئەو قەڵەبارغەی ینی نەیهێشت و گیانی هاوڵاتانش زۆر مەترسیدار بوو لەو ڕێگایە ئەوەش کەم بووە هیوادارین لە 2024ش چەند پرۆژەیەک دروستکە بە تایبەت لەو گوندەکانش وەڵای گوندی کەلەچینش تا ئێستا خزمەتگوزاری کەمی یانی تقریبی هەلۆی نهاتیە هیوادارین لە 2024 ئەوێش بێبەش نەبێ لە خزمەتگوزاریەکە ساڵی 2023 ساڵێکی ڕەنگە وەکو شەخص بۆ من ساڵێکی پڕ خۆشی بوو بێ بەڵام ڕەنگ من لە جیاتی خەڵک سەناکەم ڕەنگە بۆ خەڵک ساڵێک ئەوانە بێکەوەی من دەنم و ساڵی 2024ش بە بۆچووری من تەنها گۆڕینی ژمارەیە ئەوە هیوادارمەوەی دەڵێم وانە بێ ئیشاڵڵا ساڵی 2024 ساڵێکە بێ پڕخۆشی و بەرەکەتەوێ بۆ سەرجەم هاوڵاتیانی کوردستان بەگشتی